تەوەری دووەمی بەرنمەکە دەست پێ دەکەین چاوان ئەویش ئەوەیە کە هاوپەیمانی کوردستان وەک هاوپەیمانێتیەکی گرنگ بۆ ئایندەی هەرێمی کوردستان و پێگەی کورد لە بەغدا دەیەوێت لە ڕێی نوێنەرەکانیەوە لە پرۆسی داهاتوی سیاسی عێراقدا ڕۆڵی کاریگەری هەبێت لەوێش زیاتر دەوێت لە پەیوەندی دیبلۆماسی و سیاسەکاندا پێگەی کورد پتەوتر بکەن بۆ تاوتێکردنی کاریگەری هاوپەیمانی کوردستان لەسەر پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ڕزگار محەممەد کەریم کاندیدی هاوپەیمانی کوردستانمان کردووە کا ڕزگار بەخێربێت. باش ڕزگار بەخێرتان باش بەیانی کورساتی بەڕێز باش و بەیانی بینەرانی کورساتیش باش بەخێربێ. بە سەرەتا باز لەوە بکەین کە هاوپەیمانی کوردستانی چۆن دەڕوانێتە پێگە دیبلۆماسیەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کاری دیبلۆماسی و چۆن کاری کردووە بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی دیبلۆماسیەت بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و لە عێراقیشەوە لەگەڵ دیبلۆماسیەتی جیهانیە. بەڵێ بێگومان ئێمە هەر لە سەرەتاوە لە ساتی هەم دروستبوون و دامەزراندنی هاوپەیمانێتێکە خۆی لە بنەڕەتە لەسەر بنەمای بەهێزکردن و بەهێزکردنی پێگەی کوردی لە ئەساسدا باڵێن لە پێشدا و دواتر ئەنجا ئەڕوانینە ئەوەی هەموو پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکانە لەگەڵ نەتەوەکانی عێراقە لەگەڵ گەلانی عێراقە ئەنجا لەگەڵ هەموو ئەو هێزە سیاسی ئەقلیمیانی کە لە عێراقدا ڕۆڵیانەیە و کاریگەریانەیە لە ڕووی سیاسی و ئەمنیەوە هەروەها لە ڕووی ئابوووریەوە ئەنجا بۆ هەموو ئەو لایەنە سیاسی و دەوڵەتە گرنگانی دنیا کە لەسەر ساحەی سیاسی عێراقی ڕۆڵ و گرنگیان هەیە بە دڵنیاییەوە ئێمە ئاراستەی بیرکردنەوەمان ئاراستەی سیاستکردنی هاوپەیمانی کوردستان بە ئاراستەی پتەوکردن و بەهێزکردنی هەموو پەیوەندیانەیە و لەگەڵیشە ئاراستێکی ترمانێ پارێزگاریکردنە لەو پەیوەندیانەی کە لە پێشترا هەمان بووە تونند و تۆڵتریان کەین پەرەیان پێ بدەین گەشیان پێ بدەین لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بەڵێ کاک ڕزگار عێراق لە ڕووی نەدەوڵەتیەوە توانێتی پێگە ڕۆڵی هەبێ بەتایبەتی لە دوای ڕووخاتنی ڕژێمی پێشەوە توانێتی ڕۆڵی هەبێ پێگەی هەبێ لە ڕووی نەدەوڵەتیەوە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی دیبلۆماسی بەڵێ بێگومان ئەوەی بینیمان ئێمە لە دوای ڕووخاندنی ڕژێمی بەعس و سەدام حوسێنەوە لە پێش ئەوە عێراق تووشی جۆرێک لە گۆشەگیری و دابڕام بۆ لەگەڵ دنیای دەرەوەیە و هیچ کام لە دەوڵەتە زلهێزەکانی دنیا مامەڵیان لەگەڵ نەکردەوە بەڵام لە دوای ڕووخانی بە حکمی ئەوەی کە دەوڵەتێکی نوێ دروست دەبێت و دەستورێکی نوێ دروست دەبێت کە هەموو مافەکانی گەلی عێراقی تیا دەستەبەر دەبێت و پرۆسی دیموکراسی و ئازادی و بابەتانە هەمووی لە ناوچەی عێراقدا گرنگی پێدرێ بێگومان دەرگا و پەنجەرێکی زۆر لەسەر عێراق کاتەوە بەڕووی دەوڵەتانە بۆی بتوانن هەمووان نوێنەرە دیبلۆماتکارەکانی خۆیان سەفارەتەکانیان قوسڵگەرێتەکانیان بنێرنە بەغدا بۆەوەی نوێنەرایەتی خۆیان هەبێت لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش لە هەولێر و پەیوەندیەکانیان لەگەڵ هەموو پارت و هێزە سیاسی کوردیەکان عەرەبیەکان شیعەکان سوننەکان و کەمەنەتەوەکانی تریش پتە بکەن و گرنگی پێبن لە پێناوی ئەوەی کە پەیوەندی نێودەوڵەتەکان گرنگی پێبدەن لەسەر ئاستی نێودەوڵەتیش وەکو دەوڵەت عێراق توانیوێتی کۆمەڵێ هەنگاوی باش بەرەو پێش بنێ لە پێناوی دروستکردنی پەیوەندی و بنیادنانەوەی پەیوەندی هەم لەگەڵ نەتەوەی گرتوەکان هەم لەگەڵ ئەمریکا بەریتانیا فەڕەنسا چین ڕووسیا لەسەر ئاستی قلیمیش لەگەڵ تورکیا و لوبناان و لەگەڵ ئێران و لەگەڵ هەموو ئەم دەوڵەتانە پەیوەندیی باشێ بۆ بەڵام لە ئاستی تمۆحی خەڵکدا نەبووە لە ئاستی پێویستی ویست و داخوازی خەڵکانە بۆ بەڕاستی بۆیە ئێمە بە گرنگیەوە لەم بابەتا ڕوانین لە هاوپەیمانی کوردستان پێمان وایە ئەبێ زیاتر ڕۆبچینە ناو ئەم پەیوەندیانەوە گرنگیان پێ بدەین لە پێناوی خەڵکە بۆ دەستەبەرکردنی مافی زیاتر بۆ خەڵک خزمەت گوزاری زیاتر بۆ خەڵک و لە هەمووی گرنگتر ئارامی و ئاساییشە بۆ خەڵک بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئێمە کامانەوێ لە ڕێگەی دەوڵەتانی ئیقلیمی و دەوڵەتانی گەورە و زلهێزیشەوە کە ئەوە فراهەم بکەین و بەدەستی بێنین کە ئارامی و ئاسایش و سەخامگیری سیاسی لەم ناوچێ بەدەست بێنین. عێراق لە چیا لاواز بۆ لە پەیوەندی دیبلۆماسیە ینی مەسەلەن عێراق نەیتوانیوە چی بکە لەگەڵ وڵاتانی ترا چونکە ئێستا تا ئێستاشی لەسەر بێ لە ڕووی نێودەوڵەتیەوە لانەیە جۆرێک مامەڵە لەگەڵ عێراقا بکرێت کە ناوچەیەکی مەترسیدارە و ناوچەیەکە کە کێشەی زۆر تێدایە و لانەیە ئەگەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستانەوە بیە سەردانی وڵاتێکی ئەوروپی بکە
ئەبێ تووشی ئەنواع سەریێشە بێ هەتا ئەتوانێت ڕێگە پێدانە یا فیزیەک وەرەگرێ بۆ وڵاتانە بەداخەوە ئەوە ئاسانترین شتەکە دەوڵەتی عراقی حکوومەتی عراقی لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی ترا بتوانێت ڕێکی بخاوەکو خزمەت لە بەرژەوەندی خەڵکی خۆی بەکاری بێنە. من خۆم هیچێکم لەو قوربانیانی کە لە کاتی خۆیان زۆر بەم پرۆسسەیە تێپەڕیم زۆر پێویستم بە هاوکاری بوو کە ئەم جۆرە ئیجراعات و ڕۆتیناتانە هاوکارم بێ. من خەریکی خوێندن بۆم ویزەی خوێندن وەرگرم بچمە دەرەوە بخوێنم دوسێ جار چوومەتە بەغدا بەو هەموو ئارامی و ناسەخامگیریەوە چەندین سەعات لە بەردەمی و سەفارەتانە وەستاوم ئەو هەموو وەرەقە و دۆکۆمنتیان پێکردوم هەم لە کوردستان هەم لە بەغاش هەموو ئەو خوێنکارانی تری هاوڕێم کە بەیەکەوە بوون و هەموو ئەوانەشی کە ئێستا ئەم جارە ژانێ بچن لە دەرەوە بخوێنن هەمویان بەم پرۆسسە تێپەڕن کە پرۆسسێکی زۆر قورسە لە هەمووی گرنگترەوەی عراق ئەو متمانەی لای دەوڵەتانی تر دروستکەوە سیستمێکی ناوەکی هەم بانقی هەم خزمەتگوزاری و دوور لە ڕۆتین و بیرۆکراسیەت دابمەزرێنێ کە خزمەتی هاوڵاتیەکانی پێ بکەوە متمانە لای ئەو دەوڵەتانە دروستکات چکەوەی من تێگەیشتوم ئەو دەوڵەتانە متمانەیان بە عێراق نییە بە پرۆسسەکەی عراق نییە بە ئیجراعات و ڕۆتینەکەی عراق نییە بە بەڵکە و دۆکۆمنتەکانی عراق نییە بەو وەسیقانە نییە کە دەوڵەتی عراق لەلایەن تاکەکانی و پێشکەشی سەفارەت و قۆنسڵگەریەکانێکە بەدەیان کەس لەژێر ئەم بنەمایە چوون هەلیان قۆستۆتەوە بە نایاسایی خۆیان تەسلیم کردووە کە بێمتمانەی لای دەوڵەتانە دروست کردووە ئەمە زۆر گرنگە کە عێراق ئەو متمانەی پیشانی دەوڵەتان بات جۆرێک لە ئارامی ببەخشێتە دڵی هەموو ئەو دەوڵەتانی کە نوێنەرایەتیان لێرە هەیە کە تاشی عراقی ئەتوانێ وەکو هەر تاشی وڵاتێکی تر سەفەری خۆی بکاو بگەڕێتەوە و هەموو پەیوەندە دیبلۆماسیەکانی تریشی نەگەرەوە بۆ گەشت و گوزار و بۆ خوێندن و بابەتانە ینی ئێمە جاریوا بۆ یاریجانمان چۆ بۆ دەرەوە تیمێکی وەرزشی چۆتە دەرەوە یاریجانێک لەو سەرەوە نەهاتوتەوە ینی ئەمە ڕۆدا لە هەموو دەوڵەتان هەیە بەڵام ئەم بێمتمانەیە لای ئەوان بەڕاستی جۆرێک لە شکاندنی پەیوەندی و متمانە دروستەکە کە جارێکی تر نەتواننەوە بە ئاسانی متمانەت پێ ببەخشنەوە و پێشم وایە ئێمە بێ بە دامەزراندنی سیستمێکی بانکی بەهێز کە با بڵێن داهاتی تاکیتیا ڕوون بێ موچەکەی چەند وەرەگرێ چکە ئەمە زۆر گرنگە بۆ دەرەوە ینی زۆر داوای ئەوە لێکن ئایا تۆ سەرچاوی داهاتی تۆ چەنە و چییە ئایا توانی ئەم سەفەرە بکەی یا ناتوانانی بیکەی و لەگەڵ ئەوەشدا ئەمە هەمووی لە چوارچێوەی بەڵگە و دۆکۆمنتە بەڕێکەوتن لەگەڵ هەموو ئەو دەوڵەتانەیە توانی تۆ پێک بێت لە پێناوی خەڵکدا بەڵێ کە ڕزگار لەمە ڕابردوودا عێراق ڕوبەڕووی کۆمەڵی تەنگەش و ئاستەنگ و شەڕ و قەیران بۆتەوە توانیوێتی پشتیوانی نەدەوڵەتی بەدەست بهێنێت بە ڕوبەڕووبوونەوەی ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان بەڵێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەڕێمەوە سەر ئەوەی هێشتا لە خزمەتی خەڵکدا نەبووە ئێمە لە شەڕدا با بڵێن لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا و لەگەڵ داعشدا بە جۆرێک لە جۆرەکان لە قۆناغی یەکەمدا نەمانتوانی متمانەی هاوپەیمانان و هێزە نێودەوڵەتەکان بەدەست بێنین بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەڵام لە دواتردا بە هەوڵ و هیمەتی لایەنە سیاسیەکان هێزە سیاسیەکان لە ناویشا پێگە و ڕۆڵەی کورد بەڕاستی توانیوان ئەو متمانەیە لە هەرێمی کوردستانەوە بەدەست بێنەوە سەرنجی وڵاتە گەورەکانی دنیا و هێزە گەورەکانی دنیا ڕابکێشن بۆ پشتیوانیکردن و هاوکاریکردنی هێزە عێراقیەکان لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا لەو قۆناغەدا توانیمان لە دوای بەدەستهێنانی پشتیوانی و متمانەی ئەوان لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی هێزی ئاسمانیەوە وردە ئەو لاسەنگی لە نێوان ئێمە و داعشدا هەبوو گرنگی پێ بدەین و بەرزی بکەینەوە و توانین ڕوبەڕووی داعش بینەوە وردە کۆنتترۆلی سنوورەکانی خۆمان هەم وەک هەرێمی کوردستان هەم لەو لاشەوە بەغدا و هێزە سونیەکان بتوانن ڕۆڵیان هەبێت لە کۆنتترۆلکردنی ناوچەکانی خۆیاندا بەڵێ بێگومان ئێمە لە شەڕەکاندا لە شەڕ ڕوبەڕووبوونەوەکاندا لە جەنگدا توانیمانە هاوپەیمانەتەکانمان قەناعەت پێ بکەین و پەیوەندیەکانمان وەگەڕ بخەین بەکاری پێنین لە پێناو بەرژەوەندی خۆمانە بەڵام لە ڕووە ئابووری و دارایەکە و گرفتمان زۆرەکە پێویستە لە داهاتوە ئیش لەسەرەوە بکەین متمانەی دەوڵەتان و بانقی نێودەوڵەتی و هەروەها باقەکانی تری دنیا بەلای خۆماندا پەیوەندیەکانمان پچە بکەین و زیاتر بچینە دیتێڵ و وردەکاریەوە بۆی بتوانین لەسەر بنەمایەک ڕێک بکەوین کە لە خزمەت و بەرژەوەندی
خەڵک و تاک بە تاشی گەلانی عراقا بێت. بەڵێ هەرێمی کوردستان بێگومان وەکو ڕۆڵ و پێگەیەکی گرنگی لە ناو عێراقا تا چەند توانیوێتی ئەو پێگە دیبلۆماسی عێراق کە هەیەی یاخود هەرێم کە بۆ خۆی قوارێکی سیاسی جیاوازە لە ناو عێراقا تا چەند توانیوێتی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی بۆ خۆی دەستە بەر بکە وا بکە ینی بە جیاوازتر لە عێراق چکە عێراق کێشە و ململانەکان تایە زۆر قوڵترن بە جیاوازتر لەو بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە ناو بڵێن جیهانی دیبلۆماسیەتی وڵاتانە. زۆر گرنگە تەوان ئێمە ئەگەر بگەڕێنەوە پێش 2023 لە ڕووی یاسایی و دەستوری و ئەو فۆرمە یاسایی کە پێشتر نەمانبوو نەمانەتوانی بە هیچ جۆرێک لە چوارچێوێکی دیاریکراوە وەکو هەرێمێک وەکو قوارەیەکی سیاسی وەکو حکوومەتێک وەکو پەرلەمانێک مامەڵە لەگەڵ دنیای دەرەوەیە بکەین ئەوەی هەبوو لەسەر بنەمای بچووکی پەیوەندی کەسی خوا لێ خۆش بوو بە ڕێزمام جەلال کە ڕۆڵێکی شخصیەتێکی گەورەی ئەم مانتیقەیە بۆی توانی ڕۆڵ بگیڕێت دیبلۆماسیەتی ینی شخصی بوو زیاتر بەکارهێنا بەڵام لە دوای پرۆسی ئازادی عراق و ینی داڕشتنی دەستور و با بڵێن بڵاوبوونەوەی دەستور و سەقامگیری لە عێراقا دروستبوونی دەوڵەتی عێراقا ئێمە توانیمان وەک هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو فیدراڵەتی هەمانە لە ڕێگەی دامەزرانەری دەوڵەت و پەرلەمانەوە ئەم هەلە بخۆزینەوە و سەرنجی ناوەندە گرنگەکانی وڵاتان بەلای خۆمانە ڕابکێشین بیانهێنینە هەولێر و سلێمانی و نوێنەرایەتەکانیان بێنین قونسوڵگەرێتەکانیان بێنین و کۆی کە ئێستای بینین بە جۆرێک لە جۆرەکان توانیمانە سوودی لێبینین بەڵام هێشتا لەسەر ئەرزی واقع ڕاشکاو بین لەو ئاستایان نییە کە پێویستە زیاتر ئێمە بتوانین سەرنجی دەوڵەتانی بەلای خۆمان هەندێک هەڵەی کەسی هەندێک هەڵەی سیاسی کە لە پێناوی بەرژەوەندی سیاسی تایبەت تا کراوە زەرەری لە هەرێمی کوردستان داوە پێویستە ئێمە گەورەتر بۆ فراوانتر و لە پێناوی بەرژەوەندی گەل و نیشتیمانە بتوانین ئەم پەیوەندیانە بەکاربێنین نەک لە پێناوی شخصی و بەرژەوەندی تەسچی حزبی ئەو مەسەلانەیە هەتاکو 2020 کاتی بمبورە لە پێشتر لە 2010 تا ڕفراندۆمەکە ئێمە پەیوەندیکی باشی دیبلۆماسیمان لەگەڵ هەموو ناوەندەکانی دنیا هەبوو و هەموو جویان لێگرتین پەیوەندەکان باش بوو گفتوگۆ هەبوو دانوستان هەبوو بەڵام لە دوای ئەوە بەشێکی زۆر لە ناوەندە گرنگەکانی دنیا پشتیان تێکردین بەڕاستی دووبارە درک بەوە دەکەم کە خەریکە ئەم پەیوەندیانە تونند و تۆڵ دەبێتەوە خواست و ئارەزوویەکی زۆر هەیە بۆ ڕووتێکردن لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڕاستی چکە عێراقیش ناوەندێکی گرنگە هیوادارم ئێمە لە ڕێگەی هاوپەیمانی کوردستان و هێزە سیاسی کوردیەکانەوە بە تایبەتی هاوپەیمانی کوردستان بتوانین گرنگی و بایەخی ئەم ڕووتێکردنی هێزە نێودەوڵەتەکان درک پێ بکەین و بیقۆزینەوە لە پێناوی خەڵک و لە پێناوی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانە سوودیان لێ ببینین و بە قازانجی خەڵک بیشکێنینەوە بە قازانجی هێزە سیاسە کوردیەکان بیشکێنینەوە و بۆ خزمەتی خەڵک بەکاری بێن. کاتە کاکڕزگار ئێوەکو هاوپەیمانی کوردستان چ بەرنامە و استراتیژێکی نوێتان هەیە بۆ پتۆکردنی ڕۆڵی دیبلۆماسی کورد لە بەغدا هەروە هەڵدۆڕینە دەوڵەتیشەوە بە هەمان شێوەز سێریکە خاتون ئێمە لە بنەڕەت تا تۆ وا سێریکە ئەنی دیبلۆماسیەت نێردە و نوێنراوی دەوڵەتێکە بۆ شوێنێکی دیاریکراوە بۆی بتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ ئەو شوێنە ڕێک بخات من تیمی پەرلەمانیا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا هەرێمی کوردستان وا دەبینم کە تیمێکی دیبلۆماسی بێنەرێ بۆ بەغدا لەوێ هەموو دانوستان و هەموو کار و ڕێکارەکانی خۆی جێبەجێ بکات لەگەڵ حکوومەتی بەغدایە ئەمە جگە لە ئەرکە یاسایی و تەشریعەکەی خۆی و دەستورەکەی خۆی لە بەغدا کە چی پێ دەکرێت بۆ خزمەتی خەڵک بیکا بەڵام ئەوەی لە ڕابردوویشی نزیکی شابینیمان لە ڕێگەی تیمی دانوستانکاری هەرێمی کوردستانەوە و بە تایبەتتریش کە ڕۆڵ و پێگەی بەڕێزکا قوبا تاڵەوانی و بزوتنەوەی گۆڕانیش لەو تیمایە زۆر ڕۆڵێکی کاریگەر بووە وەکو دەستکەوتێکیش بزانن کە چۆن توانیان کە بودجە و موچەی خەڵک دەستەبەر بکەن لە پشوو درێژیان لە دانوستانیان لە شارەزاییان لە زیرەشیان و هەم تیمەکەشمان لە بەغدا لەگەڵ تیمەکەی حکوومەت توانیان بێکە و تەنسیقێکی باش بکەن و دانوستانی باش لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بکەن و ئەو مافە بەدەست بێنن چکە خۆی دیبلۆماسیەت چییە؟ ینی
ئەنی ئەو وەسیقەیە کە من و تۆ لەسەری کۆکە بین و ڕێیەکە بین لەسەری لە پێناوی فراهەمکردنی هەم مافەکانی من هەم مافەکانی تۆ لەبەرەوە ئەم تیمە زۆر باشتوانی ئەم هەلە بقۆزێتەوە و بیکات بۆیە ئەم تیمە بەهێزەی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عراق تیمێکی دیبلۆماسی کاریگەر و کۆک و تەباو یەک ڕیز و یەکدەنگە بێ لە پێناوی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی نەیارەکانمان لە پێناوی شەڕکردنی وە سووربوون لەسەر داخوازەکانی خەڵکی کوردستان. باش تا چەند ئێمە گرنگە درێژە بەم ڕەوتە بدەین کە تۆ باسی کرد کە ئەویش ڕەوتی زمانی دیبلۆماسیەتە لە کارکردنە و کە بنەمایەکی سەرەکی کارکردنی ئەوەیە بۆ دانوستانە ئێمە تا یعنی ئێوە وەکو تیمێک کە ئەگەر ئینشاءڵڵا دەرچوونە چوونە پەرلەمانی عێراقەوە تا چەند گرنگە درێژە بەم کارانە بدەن کە پێشتر تۆ ئاماژەت پێکرد لەوەی کە دانوستانێکی درێژخایەن لەلایەن جێگری سەرۆکی حکوومەت و تیمەکەیەوە کراوە ئەمە ببێتە بنەمایەکی سابت لەوێ بۆ کاری بڵێن کورد لە ناو پێگەی عێراقا ناو پێگە گرنگەکانی عێراق. بەڵێ هیچ گومانی تیا نابینم ینی قەت لەوە دوو دڵ نیم لە گفتوگۆکانیشمان لەگەڵ لیستی هاوپەیمانی و هەواڵەکانمان لە لیستی هاوپەیمانی کوردستان کە هەمووان کۆچین لەسەرەوەی ئێمە ئەم تیمە بەهێزە ئەم یەکدەنگی و کۆدەنگی و یەک ڕیزیە ئەم تەباییە دەبینە بەغدا بۆی بتوانین ڕۆڵ و کاریگەرێتی خۆمان هەبێ هەم لە پتەوکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عراقی و پەرلەمانی عراقی و کادرە عراقیەکانی ناو پەرلەمانی عراقی و دەوڵەت و حکوومەت و وەزارەتەکان هەر هەمویان هەمیش ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم یەکدەنگی و کۆدەنجیەمانەوە جۆرێکی تر لە پەیوەندی لە عراقا دروست بکەین بۆی بتوانین ئیدامەی ئەو ڕێباز و بیرە نەرم و ئاشتی خوازی و چەپکە گوڵی بە ڕێز مام جەلال بەڕاستی درێژە پێ بین چکە تووشی جۆرێک لە دابڕان بووین بەداخەوە لە دوایی نەمانی بە ڕێز مام جەلال لە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا و لەگەڵ لایەنە عەرەبی و شیعە و سونیەکانە ئەمانەی ئەم تیمە وەکو فێرخواز و وەکو دەرچوو نا بەڵام وەکو خوێندکارێکی قوتابیەکی مەدرسەکەی مام جەلال بتوانین درێژە بەم جۆرە لە خەبات و دانوستان و گفتوگۆی نەرم و ئاشتی خوازانە و پێکەوە ژیان بین لەگەڵ ئەواندا لە پێناوی بەدەستهێنانی مافەکانمان چکە بۆ خۆتان نەزانن ئێمە بە شەڕکردن ساڵەهای ساڵە لەم سنوورە و لەم ناوچەیە شەڕەکەی لە پێناوی بەدەستهێنانی مافەکانمان نەماتوانیوە ئەوەی کە مەبەستمانە بەدەستی پێنین بەڵام بۆمان سلمێنراوە کە لە ڕابردوودا لە ڕێگەی گفتوگۆکردن دانیشتن لەسەر مێز سلماندن مڕافعەکردن فشارکردن لە ناو ناوەندە گرنگەکانی بەغدا و هەولێر و پایتەختەکانی دەور و پشتمان دراوسەکانمان توانیمانە زۆر بابەت بەدەستبێنین زۆر ما بەدەستبێنین بۆ خەڵکەکەمان لەبەرەوە هیچ گومانی تیا نابینین و ئامانجی سەرەکیمانە کە بە گفتوگۆکردن بە دانوستان ئێمە بتوانین شەڕی بەدەستهێنانی مافە هەم بەدەست نەهێنراوەکان بکەین هەم پارێزگاری لەوانش بکەین کە بەدەستمانێن. ڕزگار محەممەد کەریم کاندیدی هاوپەیمانی کوردستان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونە دەست خۆش.